بەناوی خۆی پەروەردگار ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان بڕیارمەنداوە کە کۆبوونەوە خولیەکانی خۆمان دوو مانگ جارێک هەر جارە و لە ناوچەیەکی کوردستان ئەنجام بدەین بە مەبەستی گرنگیدان بە ناوچەکان و تێگەیشتن لە کێشە و گریگرفتی قوتابیانی سنوورەکە و برەودان بە کاری ڕێکخراوەی خۆمان بۆ مەبەستە ئەمڕۆ لە شاری سۆران کۆبوونەوەی سکرتارەتمان ئەنجامدا پەیامی کۆبوونەوەکە ئەوە بوو کە داوامان کردووە لە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان کە تەرکیزی زیاتریان هەبێ لەسەر بڵاوکردنەوەی ئەنجام و نمرەی قوتابیانی پۆلی 12 لە بەروی لە قەلەقێکی زۆران و پەلە بکەن لە ئەنجام لە ڕاگەیاندنی ئەنجامەکان بەڵام پەلە بکەن و وردی بکەن بۆ ئەو کێشە و گیرگفتانی کە ساڵانی ڕابردوو لە ڕاگەیاندنی نمرەکانە دروست بۆ قوتابیان احترازیان هەبوو دووبارە نەبێتەوە هەر لەم کۆبوونەوەیدا بڕیارمەنداوەکە بە هەڵمەتێکی نوێ بە شێواز و میکانیزمێکی نوێ هەوڵ بدەین هاوکاری قوتابیانی پۆلی 12 بکەین بۆ ئەوی بیانگەێنینە زانکۆ لە ڕێگەی سیستمی ڕاستەوخۆ سیستمی زانکۆلاینەوە بە هاوکاریەکی باش بە جیاواز لە شوێن و ڕێکخراوەکانی دیکە بۆ ئەوی بتوانین ئەو ئامانجەی کە هەمانە کە خزمەتکردنی قوتابیان و خوێندکارانە بەگشتی بێنینەتی.